بە مەبەستی بینین و سەردانکردنی ناوچە شوێنەواری و مێژوی و گەشتاریەکان لە وڵاتانی ئەوروپاوە هاتوونەتە کوردستان. ئەم گروپە بۆ ماوەی 7 ڕۆژ دەبێت لە کوردستان دەگەڕێن و چەند ناوچەیەکی شوێنەواری و مێژویان بینیوە. لە ڕۆژانی کۆتایی گەشتەکەیاندا دەیانەوێت سەردانی چەند ناوچەیەکی گەشتیاری و شاخاوی دەڤەری ئامێدی بکەن. So I would like to welcome you to our tour here in Amedi. دەمەوێت بەخێرهاتنی هەمووتان بکەم بۆ ئەم گەشتەمان و بۆ شاری ئامێدی. من ناوم ئارانە، ئێمە لێرە دەست پێ دەکەین و پاشان دەڕۆین بۆ گوندی پیرۆزانە، پاشان لە گەشتەکەمان بەردەوام دەبین بەرەو گوندی هەڤینکا، پاشان دەپەڕینەوە بۆ سێپێرکا. سێپێرکاش بە واتای سێپر دێت. هەروەها ڕووبارێکی زۆر جوانی تێدایە. یەکەم شەوی گەشتەکەمان لە گوندی هەڤینکا بەسەر دەبین. دووبارە بەخێر بێن و فەرموون با گەشتەکەمان دەست پێ بکەین. Let's have a good time, I would say, huh? Yeah. Welcome again. واسبك خلقي أميدية منطقة ما وسروشتو أميدية وكردستان نشو خلقي بدين وأبا تقريبا 10 روجا ما يتشكلين ما دست بكري سليمانية أم 3 رجل سليماني مون أم 2 رجل هبليري مون أبا 2 رجل ما يتأخيرنا لأميدية أم بخور نوف سروشتو أميدية ومنطقة بهدينون بمينين و روستي هكا شر أو نمينيتن و ترك بمبارون خو برواستينن ده اقتصاد و گشت و گذار کردستان گلک قوت کردن ماجی او هدف های و ام جبر ویچتی ام به سفرت کن ام سه روزا سلیمانی من ام گل محامی آخفتین سر حقوق الانسان لکردستان چایا ام گلک رخرا و آخفتین ام ما چون سجنا بحث مجوی کردستان کرد بحث مجوی بعث مکرد ما بحث هنده کرد که نکه اقتصاد کردستان چایا چه هاتیا و ام دو رجال هبلره ام چون ما جهت مسیحی جنی شدن من نشدن که چند خلق نه بس کردستان داشت جین عرب جد جین ورا مسیحی جد ورا جین
gelek xelkê dîtir jî êzîdiyet me jî li vê dijîn û ku her kesek beşekê Kurdistanê me ye û ji beşeke ji Iraqê û ku fikrê bûn li ser Iraqê û Kurdistanê çiroye. Parlamenê jî em gel ehsab axiftin. Rastî me dît ku Kurdistan cihekê gelekî xweş e bes po yani mêjûya Kurdistanê hemî şer û ew tê de hebûne û hetinûka jî şerê mayn û heke miletê Kurdistanê Iraqê em bixwe bizanîn ku çawa bê şer bijîn dîfaa xwe bikin dîfaa xwe ji Daişê bikin şilayekî ve ji Tirkiye bikin do Kurdistanê parêzîn û xelkê me aramî bijîtin. Di gelek cihekê xweş bîtin û Alman û ev Brîtanya jî gelek pê xweş bûn ku me îno nevêre û gelek pê dixweşin û Kurdistana emanet e. Me li Silêmaniyê û Hewlêrê û Duhokê cihekê xweş e bû siyahê. And we do educational tours to many countries of the Middle East, from Morocco to Iran. And last year we decided ئێمە کللتوری گەشتوگوزار لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو دەکەینەوە لە مۆراکۆ بۆ ئێران. ساڵی پار بڕیارماندا سەردانی کوردستان بکەین چونکە شوێنێکی دڵگیر و ئارامە. بۆیە ئەم شوێنەمان هەڵبژارد ئەو ناوچەیە لە ڕووسیازیشەوە سەرنجڕاکێشە و بەهۆی ئەوەی کەوتۆتە ناوەڕاستی وڵاتە کاریگەرەکانی وەکو تورکیا و ئێران و سووریا. هەروەها کۆمەڵێک بابەتی ئاڵۆز هەیە لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم. کەواتە لەم ناوچەیە زۆر شت هەیە دەتوانین گفتوگۆی لەسەر بکەین و زۆر شتی نوێی لێ فێر بین. ئەمە لەلایەکی دیکەوە ویستمان خەڵکی ببین و فێری شێوازی ژیانی خەڵک بین لە هەرێمی کوردستان. هەروەها کۆتاشتیش ئێمە ئاگاداری سروشتی ئەفسوناوی کوردستانی. بۆیە بڕیارماندا تەنها لە ناوەندی شارەکان نەمێنینەوە بەڵکو سەردانی شوێنە شاخاویەکان بکەین و جوانی سروشتی ئەو وڵاتە بە هاوڕێکانمان بناسێنین. ئێمە لە کوردستان بۆ هەر شوێنێک ڕۆیشتن پێشوازی گەرممان لێکراوە لەلایەن خەڵکیەوە. ئێمە زۆر خۆشحاڵین کە لەو ماوەی هەمان بووە توانیمان خەڵکێکی زۆر لێرە ببینین و بیرڕاک ئاڵوگۆڕ بکەین. کاتێک دەگەڕێنەوە ئەڵمانیا بە خەڵکی وڵاتەکەم ڕادەگەێنە. شەڕ و ئاژاوەی داعش تەنیا لایەنێکی بابەتەکەیە. لایەنەکەی دیکە ئەوەیە کوردستان خەڵکێکی ناوازە و سروشتێکی دڵفێنی هەیە. وا دەمەوێت بە هاوڕێکانم بڵێم گەشت بکەن بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوە زیاتر لە کللتور و سیاست و سروشتی جیاواز لە کوردستان ببینن. دەتوانم بڵێم کللتوری خەڵکی کوردستان زۆر تایبەتە. میوزیک و هەڵپەرچەی کوردی و زۆر سەرنجڕاکێشە. زۆر خۆشحاڵین کە توانیمان ئاشنایی زۆر شتی جیاواز بین لەم هەرێمە. ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشاین خواردنی کوردەواریە. بە تایبەتی کەنگر کە ئەو ماوەیە زۆرمان خوارد و زۆریش بەتام بوو. هەروەها گۆشتی کوردەواری لە کوردستان زۆر خۆشە و لێرە تەحینی ئامێدی زۆر سەرنجڕاکێشە. Or the tahina from Amedi or something really delicious.
ئێمە بۆ ماوەی 10 ڕۆژ لێرە دەمێنینەوە. دەتوانم بڵێم کە کوردستانم زۆر خۆش دەوێت و شوێنێکی زۆر جوان و دڵڕفێنە. خەڵکەکەی زۆر باشن و سروشتەکەی زۆر تایبەتە. بە شێوەیەکی گشتی کوردستان زۆر جوانە. پێشتر ئێمە وەک خەڵکی ڕۆژاوای ئەوروپا تێگەیشتنمان لەسەر کوردستان زۆر خراپ بوو، ئەویش بەهۆی میدیاوە بوو. بەڵام کە هاتین بۆ ئێرە زۆر شتی جوان و سەرنجڕاکێشمان بینی. من هاوڕێی کوردم هەیە، هەندێک زانیاریم لەسەر کوردستان هەبوو، بۆیە پەرۆژ بووم سەردانی کوردستان بکەم. ئێستاش زۆر دڵخۆشم کە لە کوردستانم. کوردستان زۆر لەوە جوانترە وەک لەوەی لە میدیاکان باس دەکرێت. لە ڕۆژاوای ئەوروپا زۆربەی خەڵک تەنیا باس لە عێراق دەکەن، هیچ نازانن دەربارەی کوردستان، چونکە لە میدیاکان هەرگویان لە ناوی عێراق دەبێت. پێناسەی عێراقیش لای خەڵکی ڕۆژاوا بریتیە لە شەڕ و کوشتن و ڕوودانی خراپ. بەڵام وەک دەیبینین کوردستان تەواو جیاوازە. ئەوەی من دەیبینم کوردستان زۆر ئارام و بێکێشەیە. خەڵکەکەی زۆر کۆمەڵایەتین. خواردنی کوردیش زۆر بەتام و خۆشە. ئەمڕۆ زۆر دڵخۆشم کە سەر دەکەوم بەسەر شاخەکانی کوردستان. درباره گشتم ابروکک و من امیدی دست بکری ان لب دست بکل امیدی هات نخوره شتینگیجی ام حرکتیم بو دارو برن امیدی راستی کو اد جایی که خوش رکک خوش بس هات نه بارانه و ادی کو رگاتر بو حواسا افکاسنتاتن جایی که ورکت بینن به هند زحمت و مچه بونو بش بس هم هشیان در باز ببین ام گشتین دیگه اینا گنده پیروزانا ورژه چندی من جوانتین و داشتن خوشش بینین پشت اینگیشی دبرف گنده درش یعنی گنده هفن کابری کفین ورژه چندی من کن جان و گلی کن جانن هن شوایی که دلورن هفین آگری خوال کین و کمپینگ خواب کین ده خوشش بینین و جرا کنن ویس بده روزا پشتیس بده را بینه و سرکوین آگری اون گلی جدی من گلی کن جوان تدا گلت خوشن و گشتیاری نه بس حتی نکچ فایده شو گلی نهاتی آلگرتنا کو گشت و گذاری اون گلی ده سرکوین چینه گندن بلیته جی گنده که نافداره تینه دلوی وی گنده را بودین چینه گارجی و که همی زانن چای که گله که خوشه و که گشت و گذاره تنوجی بس حتی نکه فایده نهاتی آلگرتنوی چای دچیم بو عادیه دچیم بو گنده گاره یا که منو چینه گارگو شوی که دمینال گارگو ورده و گره خال کنه و گر جور کمپینگ خوابا کن و عادی شب خوب برین و سپیدر را بنگشتم بیمیته. لەگەڵ گروپەکەمان ملی ڕێگەمان گرتووە و لە ناکاو لا دوورەوە لە نزیک گوندێک گوێمان لە دەنگی گۆرانی و هەڵپەرشێ دەبێت. کاتێک نزیک دەبینەوە لە گوندەکە بینیمان فیستیڤاڵی ساڵانەی گوندی پیرۆزانە. بەشداربوانی گەشتەکەمان با پەرۆش بوون بۆ ئەوەی لە نزیکەوە گۆرانی و هەڵپەرچی کوردی ببینن، بۆیە داوایان کرد کەمێک بوەستین.
زەحمەت. I know that Kurdistan was or is a part of Iraq. دەزانم کوردستان بەشێکە لە عێراق و عێراقیش وڵاتێکی زۆر گرنگە. من 50 ساڵ پێش ئێستا سەردانی عێراقم کرد و ئەو کاتە سەردانی کوردستانم نەکرد. کۆمپانیایەکی گەشتکردن لە وڵاتی ئەڵمانیا بیرۆکەیەکی گەشتکردنی بۆ کوردستان هەبوو. ئێمەش لەگەڵ ئەو کۆمپانیایە بڕیاری گەشتکردنمان بۆ کوردستاندا. ئەم سەردانەش بۆ من زۆر سەرنجڕاکێشە و گرنگە، چونکە یەکەم جارە سەردانی کوردستان دەکەم. من زۆر شت لەبارەی کوردستانەوەم نەدەزانی. لەم گەشتەدا شتی زۆر فێر بووم دەربارەی کوردستان. بۆ نمونە جاران نەمدەزانی ئەم بەشەی کوردستان هێندە ئارامە و بەرامبەر بەو شەڕەی کە لە مووسڵ هەیە، شەڕەکەش زۆر نزیکە لە کوردستان. بەڵام ناوچە کوردیەکان زۆر ئارامن. من هاوڕام لەگەڵ هەر کەسێک کە دەڵێت کوردستان ئارام و سەقامگیرە، وە دڵنیاشم کوردستان هەر بەم ئارامیە دەمێنێتەوە لە داهاتوودا. لە کوردستان زۆر پێشکەوتن دەبینیت، وەک گەشتی ڕاستەوخۆ لە نێوان ئەڵمانیا و هەولێر و سلێمانی. ئەو پێشکەوتنانەی لە کوردستان هەیە منی زۆر دڵخۆش کرد. بۆ هەموو کەسێک گرنگە کوردستان ببینێت و شتی دەربارەی فێر بێت. من تورکیا و زۆر بەشی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم بینیوە. ئەم خەونەشم هاتە دی کە توانیم ئەم بەشەی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببینم. I agree with everybody who is telling this so far. That's my experience, and I'm pretty sure it won't change during the next days. We are still here. خۆر هێدی ئاوا دەبێت. ئێمە گەیشتینە گوندی هەفنکە لە دامێنی چیایگارە. ئەم گوندەش دەبێتە شوێنی حەسانەوەمان.